بەخێربێنەوە بۆ گەڕەکی چاڵ ڕووداوەکانی گەڕک تا دێت ئاڵۆستر دەبن و ئێستاش گەورەی خێزانی کۆچۆڤالی بەخەبەر هاتوتەوە با دەست پێ بکەی یاماش لەگەڵ پیاوەکانی خەریکی ناخواردن و لەو کاتە یاماش بیری تەنها لای ئەوەیەکەکەی خیانەتکارەکەیە سەلیمی برای هەموو کات لە ترس و دڵەڕاوکەیە کە یاماش بزانێت ئەو خیانەتکارەکەیە دایکە سوڵتان خۆشحاڵە کە ئیدریس بەخەبەر هاتوتەوە و سەری ماچ دەکات ئیدریس یەکەم شت بە سوڵتان دەڵێت کە فاوێک بێنە و ڕیشم بۆ بتاشە یاماش و سەلیم بەیەکەوە قسە دەکەن یاماش دەڵێت لە پیاوەکان کێشتی گرانبەهای کڕیوە یا ئۆتۆمبیلی نوێ سەلیم قسەکە بەخۆی تێدەگات و دەڵێت من ئۆتۆمبیلێکی نوێم کڕیوە یاماش دەڵێت مەبەستم تۆ نییە پیاوەکانی ترکە کارمان بۆ دەکەن هەروەها باسی گۆرانی بێژێک دەکات بە ناوی دۆگان کە دەڵێت بەڕێوبەرەکەی 5 ملیۆن پارەی لێزەوت کردووە اینجا سوڵتان و ئیدریس دەبینین کە خەریکی قسەن و دڵخۆشن بەیەکەوە سەنە لەگەڵ ئاجاری کوڕە بچووکی قارەمان دانیشتووە ئاجار دەڵێت نیگەرانم کاتێک دەچمە قوتابخانە چونکە باوکم ئێستا نەماوە و کەس نییە پارێزگاری لە خێزانەکەمان بکات سەنە دەڵێت ئێستا یاماش لێرەیە بۆ پارێزگاریکردن لە هەمووان اینجا ئاجار بە دڵخۆشیەوە دەڕواتە لای داپیری سەنە یاماش دەبینێت و پێی دەڵێت کە قسەی لەگەڵ ئاجار کردووە ئاجار دەچێتە لای داپیری و ئەویش پێی دەڵێت بڕۆ لای دایکت سەنە دەچێتە ژووری ئیدریس کە دەبینێت بەسەر سامیە و لی دەپرسێت تۆکەیت ئەویش دەڵێت خێزانی یاماشم سوڵتان دێتە ژوورەوە و دەیەوێت سەنە دەربکات بەڵام ئیدریس دەڵێت لی گەڕێ و پێی دەڵێت وەرە ڕیشتاشینەکەم بۆ تەواو بکە یاماش و میکی دەبینین بەیەکەوە یاماش دەڵێت هەرچی زبڵی گەڕک هەیە بە پیاوەکان دەڵێت بیبەنە لای ئەلیچۆ بزانێت هیچ شتێکی نامووی تێدا ناتۆزێتەوە یاماش و سەلیم و پاشا لەگەڵ ئایهاندا دەنیشن کە باوکی دۆگانی گۆرانی بێژە باوکی دەڵێت کوڕەکەم تووشی مادەی بێهۆشکەر بووە و ئاگەی لە خۆی نییە و بڕێوبەرەکەشی پارەی لێزەوت کردووە داوا لە یاماش دەکات یارمەتی کوڕەکەی بدات پێش ئەوەی هیچی بەسەر بێت کۆگاکەی سعد دەبینین کە هەموو مادەکانی دروستی دەکەن لەوێت تێکچووە چونکە یاماش مادە خامەکانی گۆڕی بوو یاماش و پادشا و ئێمی دەستنە لای دۆگان هەرزوو هەستی پێدەکەن کە لەگەڵ مادەی بێهۆشکەر مێشکی زۆر لەسەر خۆی نییە و کۆمەڵە چەکێکی زۆری هەیە دەڵێت دەچم بەڕێوبەرەکەم دەکوژم یاماش سەری سوڕماوە لەو هەموو چەکە جۆرا و جۆری کە هەیەی اینجا ئارامی دەکەنەوە و دەڵێن خۆیان کێشەکەی بۆ چارەسەر دەکەن سعد دێتە کۆگاکە و دەبینێت کە مادەکانی هەمووی تێکچوە و بەمەش زەرێکی زۆری لێ دەکەوێت ئێمی دەڵێت سعد چۆتە کۆگاکە و یاماشش دەزانێت بەم زوانە سعد تەلەفۆنی بۆ دەکات سەلیم دەچێتە لای سعد دەڵێت ئەوە ئیشی براکەتە سەلیم دەڵێت تۆ خۆت نازانی ئیش بکەیت بۆ بەملی خەڵکی دای دەهێنیت سعد تووڕە دەکات و دەڕوات سەلیم تەلەفۆن بۆ یاماش دەکات و دەڵێت مادەکانی تێکچووە یاماشش دەڵێت هیچی لێ نازانێت ئەو کوڕە اینجا یاماش و میکی بەیەکەوە پێدەکەن و دەزانن پلانەکەیان سەری گرتووە دەبینین کە میکی بە فەرمانی یاماش مادەخامەکانی سادی گۆڕیوە لە ماڵەوە بە یاماش دەڵێت کە باوکی بەهۆش خۆی هاتۆتەوە یاماش دڵی پڕ دەبێت و دەگریت پاشان دایکی و هاوسەرەکەی لە باوەش دەکات دەچێتە لای باوکی و هەردووکیان دوای ساڵانێکی زۆر بەیەکتر شاربوونەوە دەستی باوکی ماچ دەکات ئیدریس دەڵێت دڵگرانم لێت و بیرتە چیت پێگوتم یاماش بە چاوی پڕ فرمێسکەوە دەڵێت ئەو کاتە تووڕە بووم بەڵام ئێستا تەواو ئیدریس هەر دڵگران و تووڕەیە لە یاماش بە تووڕەیەوە دەچێتە دەرەوە چەکەکەی قارەمان دەخاتە ناو سندوقێک و بە دایکی دەڵێت تەواو گەورەی خێزانەکە گەڕایەوە چیتر بوونی من لێرە پێویست نییە جۆلسۆن بە دزیەوە دێتە ژوان بۆ لای ئەکشین کاراجای کسی سەلیم دەبینێت کاتێک بەسەر دیوارەکەدا دەکەوێت یاماش دەڕوات و دایکی و ئەوانی تر دەیانەوێت بیوەستێنن بەڵام بێسوودە سەلیم و پاشا و ئێمە و سوڵتان دەستنە لای ئیدریس بەڵام سوڵتان ناهێڵێت سەلیم بێتە ژوورەوە دەڵێت ببینینت باوکت بێتاقەت دەبێت سەلیم بە تووڕیەوە دەڕوات و دەچێتە لای سعد بە سعد دەڵێت ئیدریس بەهۆش خۆی هاتۆتەوە بۆیە دەبێت پەلە بکەن لە کارەکانیان سعد دەڵێت ئەگەر توانی باد لە ماڵەوە باوکت کوشتبە زۆر چاک دەبوو سەلیم دەڵێت تۆ تەواوی دەتەوێت باوکم بکوژم پاشان باسی مەسلەی دۆگانی بۆ دەکات و دەڵێت پارەیەکی باشی تێدایە اینجا جۆلسۆن دەبینین بە دزیەوە هاتۆتە ماڵی خێزانی کۆچۆڤالی و دەچێتە ژووری گەورەی خێزانەکە لەوێت چەکەکەی قارەمان دەردێنێت نیشانەی پێدەگرێت کارجالی دێتە ژوورەوە و دەبینێت جۆلسۆن دەترسێت سەرەتا بەڵام دوای گاڵتەی لەگەڵ دەکات و دەڵێت ئەگەر ماچێکم نەدەیتێ ناڕۆ کارجا خۆی لە خۆی دەویست بۆ شتێکی وەها چونکە هەستی بۆ جۆلسۆن هەیە ماچێکی دەکات و بەڕێ دەکات دوایی کارجا دەچێتە ژوورەکە و چەقۆکەی قارەمانی ڕەحمەتی دەشارێتەوە اینجا دەچێتە لای دایکە سوڵتان و دەڵێت ئاجار چەقۆکەی قارەمانی بردووە سەنە ئاگاداری ئەم بەزمەی کارجایە بۆیە چەقۆکە هەڵدەگرێت پێشوەختە سوڵتان دەچێت لۆمەی ئاجار دەکات و خۆی لێ تووڕە دەکات و دەڵێت کوا چەقۆکە لەو دەمەدا سەنە دێت و دەڵێت من چەقۆکەم هەڵگرت بوو تابی دەمە یاماش لە دیمەنی دواتر یاماش دەبینین چۆتە لای ئەلیچۆ و خواردنی بۆ بردووە پێی دەڵێت پیاوەکانی زەرفی زبڵەکانی گەڕەکی بۆ دەهێن و تۆش بەناو زبڵەکاندا بگەڕێ ئەگەر شتێکی نامۆت دۆزیەوە ئاگادارم کەرەوە سعد لەگەڵ یەکێک لە پیاوەکانی دانیشتۆ و دەڵێت
کە دەزانێت یەکێک لە پیاوەکانی مادەی بێهۆشکەر بە گەنجانی گەڕەکە کە دەفرۆشێت دەڵێت هەتا ئۆتۆمبیل و کەلوپەلی ئێمە بەکاردێنێت لە ماڵەوە عایشەی هاوسەری سەلیم دەچێتە لای سەنە پێی دەڵێت دەبێت لەگەڵ ئەو بارودۆخە ڕابیت و ئەو قسانەی بۆ دەکات بەڵام سەناگای زۆر لەو نییە و بیری هەر لای یاماشە کاتێک یاماش دەگەڕێتەوە یەکتر لە باوەش دەکەن عایشە دەیان بینێت و ئەویش تەلەفۆنێک بۆ سەلیم دەکات تا کەمێک نازی هەڵبگرێت بەڵام سەلیم تەلەفۆنەکە هەڵناگرێت سەنە بە یاماش دەڵێت هیچ ئاگات لە دۆخی عایشە و کارجا هەیە ئەویش دەڵێت زۆر نا ئینجا سەنە چەقۆکە قارەمانی پێدەدات و دەڵێت ئەگەر پرسیاریان کرد بڵێ لە منت وەرگرتووە یاماش و سەنە دەڕۆنە دەرەوە بەیەکەوە پاشان دەڵێت سوپایزم بۆت هەیە دەچنە بینینی فیلمێکی سینەمایی بۆ بەیانی پیاوەکانی یاماش زەرفی زبڵەکان کۆ دەکەنەوە بۆ ئەلیچۆ سعدیش لەگەڵ پیاوەکانی هاتوونە ناو گەڕک و دەچێتە لای خەڵکەکە بۆ ئەوەی بوونی خۆی بسەلمێنێت لە گەڕک یاماش کە دەبینێت ئەو دۆخەی بەدڵ نییە سعد دەڵێت هاتوومە سەردانی خەڵکی گەڕەکەکان یاماش کەمێک بە تووڕیەوە دەڕوە پاشاو ئێمی کۆمەڵە چەکێکی بێمۆڵەتیان پێ و تووشی خاڵێکی پشکنین دەبن ئەلی چۆ دەبینین کە خەریکی جیاکردنەوە و سیرکردنی زبڵەکانە لەولاش سعد خەریکە بەناو گەڕکدا دەگەڕێت و پارەشا باش دەکات ئیدریس بە ئیسا دەڵێت کەوا کەسێکیان گرتووە و چەکێکی پێ بدەن تا بچێت بۆ کوشتنی سعد میکی گوێی لە قسەکان دەبێت و یەکسەر تەلەفۆن بۆ یاماش دەکات و ئاگاداری دەکاتەوە یاماش بەپە لە دەڕواتەوە گەڕک دەبینین ئەو کەسەی چەکەکە وەردەگرێت بۆ کوشتنی سعد جۆلسۆنە و لە تۆڵەی باوکیدا دەیەوێت سعد بکوژێت لەو کاتەی بەرەو سعد دەڕوات یاماش بۆ ئۆتۆمبیلەکەی خۆی پێدا دەدات سواری ئۆتۆمبیلی دەکات و دیباتە نەخۆشخانە یاماش دەگەڕێتەوە لای باوکی بۆ تووڕیەوە دەڵێت ئەوە چ کارێکە دەیکەی چەکەکەی لە جۆلسۆن سندووە و دەیخاتە دەستی و دەڵێت بنکوژە ئینجا دەڵێت تەواو لە ئێستاوە من گەوری خێزان و تا من بڕیار نەدەم هیچ شتێک نابێت ئەکشین خەبەری بۆ دێت کە جۆلسۆن بریندار و لە نەخۆشخانەیە بەکارجا دەڵێت یارمەتیم دەتا بچمە لای بەڵام ئەو پێی دەڵێت نەخێر اینجا دەچێتە لای سەنە تا ئەو بیبات سەنە دەیباتە لای جۆلسۆن لەوێ ئەکشین هەوڵ دەدات دڵنەوایی بکات بەڵام جۆلسۆن زۆر بە ساردی و تووڕیەوە وەڵامی دێداتەوە دەڵێت دەبوو من تۆڵی خوێنی باوکمم کردبایەوە بەڵام خێزانەکەت نەڕێگەیان پێدام تۆڵە بکەمەوە نەتوانیان پارێزگاری لە باوکم بکەن و ئەویان لێیاد کرد ئەکشین بە دڵشکاویەوە دەڕوات یاماش و دۆگان دەبینین کە هاتوون تا پارەکەی بۆ لە بەڕێوبەرەکەی وەربگرێتەوە یاماش دەچێتە لای بەڕێوبەرەکە و سەرەتا بە قسەی خۆش داوای پارەکانی دۆگانی لێ دەکات بەڕێوبەرەکەش زۆر بەبێمنەتی بانگی پاسەوانەکانی دەکات و دەڵێت بە شەق ئەو کوڕم بۆ بکەنە دەرەوە یاماش خۆی تووڕی باوکی هێشتا لە مێشک ماوە ئیتر دەکەوێتە گیانی ئەو پاسەوانانە و باشیان لێ دەدات اینجا یاماش دەڵێت من یاماش کۆچۆڤالی بەڕێوبەرەکە دەترسێت و هیچی پێ ناکرێت و پارەکەی پێدەدات یاماش پارەکە بۆ دۆگان دەبات و پێی دەڵێت مەرجێکی هەیە تا پارەکانی بداتەوە ئەویش ئەوەیە دۆگان دەبێت تەلەفۆن بۆ باوکی بکات و داوای لێبوردنی لێ بکات دۆگان بە قسەی دەکات و پارەکانی خۆی وەردەگرێتەوە ئەلیچۆ لە گەڕان بەناو زبڵەکاندا پاودەرێک دەدۆزێتەوە کە دەزانێت هی عیسایە یاماش و سەلیم و پاشا و ئێمی دانیشتون یاماش دەڵێت 5 ملیۆن پاری دۆگان دەبێت ببین بۆ شوێنێک بۆیە پێویستمان بە پیاوێکی زۆرە سەنە و ئەکشین کە دەگەڕێنەوە سوڵتان لە دەرگات چاوەڕێیان دەکات هەر بە قژ ئەکشین دەباتە ژوورەوە و دیار ئاگادارەکە بۆ لای جۆلسۆن چوونە قسەی پێ دەڵێت و کاجاش بەداماوی سیر دەکات بەسخۆی ئەو سەری مارەکەیە سوڵتان مەقەسێک هەڵدەگرێت و قژی ئەکشین دەبڕێ سەنە تەلەفۆن بۆ یاماش دەکات تا پێی بڵێت چی ڕوویداوە بەڵام یاماش دەڵێت کاتی ئەو شتانە نییە یاماش دەچێتە لای ئەلیچۆ بالیچۆ دەڵێت دەزانم تۆ پێشتر لە سوپا بوویتە و پیاوەکانی ئێمەش دەناسیت ئەلیچۆ دەڵێت گومانم لە کەسێکەیە کە خیانەت کار بێت یاماش دەڵێت کەی دڵنیا بوویتەوە لەو کەسە ئەوە وەرە بۆلام شەوەکەی ئەلیچۆ لە دوورەوە سەیری کۆگاکەی دەکات یاماش دەگەڕێتەوە ماڵەوە بۆ لای ئیدریسی باوکی ئیدریس دەڵێت دەمەوێت و ئەو چەکە هەڵبگریت چونکە تۆ سوڵحت لەگەڵ سعد کردووە یاماش دەڵێت بۆ قسە لەگەڵ سەلیم ناکەی ئیدریس دەڵێت کە سەلیم ترسنۆکە و نەیتوانی پارێزگاری لە براکەی بکات و بووە هۆی مردنی یاماش دەڕوات و سەنە دەیەوێت بە دوای دابچێت بەڵام پاسەوانەکانی ماڵەکە ڕێگەی پێنادەن ئێمی بە ئیدریس دەڵێت بۆ ئەوەندە سەر دەخیتە سەر یاماش ئەو بوو لە نەخۆشخانە توی ڕزگار کرد و نەیهێش بتکوژب سعد دەبینین لەگەڵ پیاوەکانی جەمیان خۆشە و خەریکی ئامادەکردنی کردەیە ئەو دوو کوڕی گەڕک دەبینین کە مادەیان لە پیاوەکی سعد کڕی بوو یەکێکیان تەلەفۆن بۆ پیاوەکەی سعد دەکات و پێی دەڵێت هاوڕەکەی لە هۆش خۆی چۆ پێی وایە مادەی زۆری بەکارهێناوە و تەندروستی تێکداوە یاماش دەچێتە لای دۆگان لەوێ دەبینێت باوکی دۆگان کوژراوە دۆگان تەواو ڕووخاوە و دەڵێت نازانم کێ باوکمی کوشتووە و لەوانەیە من بووبم بەهۆی مادەی بێهۆشکەرەوە دیارە ئاگای لە خۆی نەماوە کە چی ڕوویداوە یاماش دەڵێت پارەکەی هێناومانە لای بەڕێوبەر کووە ئەویش دەڵێت دیار نەماوە اینجا سعد دەبینین بە جۆنتا پارەکانی دۆگانەوە پیاوێکی سعد دەبینین کە دەچێتە سەر ماڵی دۆگان و لەو کاتەی بێهۆشە دەیەوێت پارەکانی ببات و هەرکە باوکی دۆگان دێتە ژوورەوە تەقەی لێ دەکات و دەیکوژێ دۆگان دەترسێت دەڵێت دەکەومە زیندە یاماش دەڵێت ئەگەر نەکەوێ زیندانیش
تەواوی ژیانت هەز بە تاوان دەکەیت بۆیە باشترە خۆت بەدەستەوە بدەیت و بچیتە لای پۆلیس. ئەلیچۆ ئیسا دەبینێت و بەوەش لە گومانەکەی دڵنیا دەبێتەوە. لە ڕێگا دۆگان و یاماش بەرەو بنکەی پۆلیس دەچن. لە ڕێگا دۆگان دەڵێت ناتوانم بەم شێوەیە بژیم و دەبێت بمرم. دۆگان دەست دەبات بۆ سوکانی ئۆتۆمبیلەکە و ئۆتۆمبیلەکە وەردەگەڕێنێت. دۆگان لە ئۆتۆمبیلەکە دەپەڕێت و یاماشش گیر دەخوات لە ناویدا. ئۆتۆمبیلەکە ئاگر دەگرێت و یاماشش بەهۆی قایشی سەلامەتیەوە گیری خواردووە. لەو کاتەدا بیری دەکەوێتەوە سەنە چەقۆکەی پێدابوو. بە چەقۆکە قایشەکە دەبڕێت و بەر لەوەی ئۆتۆمبیلەکە بدەقێتەوە خۆی ڕزگار دەکات. دەچێتە لای دۆگان و نیگەرانە نازانێت مردووە یان زیندوو. تەلەفۆن بۆ سەلیمی برای دەکات و دەڵێت وەرن. کاتێک ئەوان دێن سەلیم دەڵێت دۆگان مردووە. ئەلیچۆ دەچێتە ماڵی کۆچۆڤالی تا یاماش لە ئیسا ئاگادار بکاتەوە. سەعادەت وا دەزانێت بۆ خواردن هاتووە. خواردنی پێدەدات و بەڕێی دەکات. سەلیم و پیاوەکانی دۆگان هەڵدەگرن و یاماشی دەچێتە نەخۆشخانە تا بزانێت تەندروستی جێگیرە. دۆگان دەبنەوە ماڵەوە و وها دایدەنێن وەکو ئەوەی بەهۆی مادەی بێهۆشکەرەوە مردبێت. وە خوێنی باوکی و چەکی کوشتنەکە لەوێ ناهێڵت. لە نەخۆشخانە یاماش دەبینێت هەواڵی مردنی دۆگان بەهۆی مادەی بێهۆشکەرەوە بڵاو بۆتەوە. اینجا ئەو دوو کوڕە دەبینین کە بەهۆی مادەی بێهۆشکەرەوە دۆخیان تێکچوو بوو. پیاوەکەی سعات دێت و بەیەکێکیان دەڵێت بڕۆ ئۆتۆمبیل بێنە تابی بینە نەخۆشخانە. کاتێک دڵنیا دەبێتەوە لەوەی یەکێک لە گەنجەکان مردووە کە ئەوەی تر دەگەڕێتەوە بۆ چەقۆلی دەدات و دەیکوژێ. جەستەکەیان بە ئۆتۆمبیل دەباتە شوێنێکی دوور و لەوێ بەجێیان دەهێڵێت. ئەلیچۆ چاوەڕوانی یاماش بوو کە دەبینێت گەڕاونەتەوە دەچێتە لایە. بەڵام یاماش خەوی لێکەوتووە و سەلیمیش پەڕی دەکات. سەلیم یاماش دەباتە ژوورەوە و دواتر دەچێتە لای سعد. لی تووڕێ دەربارەی ڕووداوەکەی دۆگا. سەلیم دەڵێت بە بەڕێوبەر بڵێ چیتر کارتان لەگەڵ ناکەم و تەحمولم نەما لەگەڵتان. سعد تووڕە دەبێت و فیشەکێک لەبەر پێی سەلیم دەتەقێنێت و پێی دەڵێت وا دەزانیت بە ئاسانی دەتوانانی لێ بچیتە دەرەوە. اینجا بە تووڕەیەوە دەڕوات. سعد منداڵی خۆی دێتەوە یاد لەگەڵ دایکی بە ساڵح بانگی دەکات و دیارە نێوانی دایک و باوکی باش نییە و دەردەکەوێت کە منداڵی گەڕەکی چاڵە. یاماش دەچێتە لای باوکی باسی ڕووداوەکەی دۆگان دەکات. دەڵێت هەز بە تاوان دەکەم و بەهۆی منەوە دوو کەس مردوون. باوکی دەڵێت خەم مەخۆ قەزاب قەدەر بووە. ئینجالی دەپرسێت بۆ نەتێش سعد دەناو ببین. یاماش دەڵێت کاتەکەی گونجاو نەبوو. ئیدریس دەڵێت هۆکارە ڕاستیەکەم پێ بڵێ. یاماش دەڵێت کەسێکی خیانەتکار لە ناوماندا هەیە. ئیدریس دەڵێت شتی وا بوونی نییە. دەڵێت منداڵەکان و پیاوەکان هەرگیز خیانەت ناکەن. یاماش دەڵێت تەواو من هەڵەم و تەنها گومانبردنێک بوو. یاماش دەچێتە لای سەنە تووڕێ و دەڵێت وامزانی خیانەتم لێ دەکەی. یاماش ئارامی دەکاتەوە و شوێنبرینی ڕووداوەکەی نیشان دەدات. دەڵێت ڕووداوێک ڕوویداوە و چوومە نەخۆشخانە. سەلیم دەبینین دەچێتە لای عایشەی خێزانی و ماچی دەکات و دەیەوێت لێ نزیک بێتەوە. بەڵام عایشە دووری دەخاتەوە. نازانین کە کێشە و ساردی نێوانیان چییە. ئەلیچۆ لە لای خانووی کۆچۆڤالیە و ئیسا دەبینێت کە بە شەو دەردەچێت کەمە قسە دەکەن بەیەکەوە. بەیانیەکەی ئیدریس و یاماش قسە دەکەن. ئیدریس دەڵێت ئەگەر دڵنیای کە خیانەتکارێک هەیە ئەوە دەبێت بۆم بگریت ئەو کات باوەڕت پێ دەکەم. یاماش دەڵێت زۆر باشە. یاماش دەچێتە لای ئەلیچۆ و لی دەپرسێت چی خیانەتکارەکەیە. ئەلیچۆ دەڵێت دوێنێ ئیسا لە کۆگاکە هاتە دەرەوە و شتێکی خستە سندوقی ئۆتۆمبیلەکەی. یاماش دەچێتە کۆگاکەی خۆیان تا سەیری سندوقی ئۆتۆمبیلەکە بکات و هەمان ئەو پاودەرە دەدۆزێتەوە کە لە ناو زوبڵەکان هەبوو. پاودەرەکە بەتاڵ دەکات و فڕی دەدات. سەنە تەلەفۆنی بۆ دەکات و لە بارودۆخی دەپرسێت و یاماشش دەڵێت باشم نیگەران مەبە. اینجا سەنە کارجا دەبینێت و بانگی دەکات و دەڵێت وەرە کارم پێێتە. هەرکە دێتە ژوورەوە بە قژڕای دەکێشێت و دەڵێت دەزانم ئەوەی بەسەر ئەکشین هات لەژێر سەری تۆیە و کۆتا جارت بێت ئەگەر ناڕەحمت پێ ناکەم. یاماش و میکی چاودێری ئیسا دەکەن. لە چایخانەی گەڕەکیش سعد دانیشتووە لەگەڵ خەڵکی گەڕک. سەنە داوا لە سوڵتان دەکات ئەکشین ئیزم بدات تا لەگەڵی بچێتە ئارایشگا. لە چایخانەکە سعد شیرینی بەسەر خەڵکدا دابەش دەکات و دەمیان شیرین دەکات. لە کۆگاکە ئیسا دەبینین لەگەڵ یاماش لەو کاتەشدا میکی دێتە ژوورەوە. ئایا بەڕاست ئیسا خیانەتکارەکەی ناو خێزانی کۆچۆڤالیە؟ لە ڤیدیۆی داهات و ڕاستیەکانمان بۆ ئاشکرا دەبێت. سوپاس بۆ بینەربوونتان و خواتان لەگەڵ.